سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم گەشتی هەواڵەکانی سەردەبەیانی ڕۆژی سێشەممەتان پێشکەشەکەم سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕەوەچوونی مەراسمی نەورۆز لە شەری بانە بەشداری هەزاران کەس لە ڕەوڕسمەکانی نەورۆز لە بۆکان و مەهاباد، بەڕەوەچوونی ڕۆڕسمی نەورۆز لە شارەکانی شنۆ، پیرانشار و سەردەشت، کۆبوونەوەی خانشینکراوانی مۆخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، لە سێدارەزانی 6 بەندکراو لە 4 زیندانی ئێران و درێژێ کۆمەڵکوژی عەلەوی و مەسیحیەکانی سووریا لەلایەن حکوومەتەکەی جەولانی. بەڕێوەچوونی مەراسمی نۆرۆز لە شاری بانە ڕۆژی دووشەممە 27 ڕەشەمەی 1403 مەراسمی نۆرۆز بە بەشداری بەرینی ژنان و پیاوان لە ناوچەیەکانی سووری بانە بەڕێوەچوو. بە پێو ڤیدۆیانێ بەدەستمان گەیشتووە ژنان و پیاوانی بانایی بە پوشینی جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردی بەشداری مەراسمی نۆرۆز بوون و بە دۆر ئاگری سەرکەوتندا شایان گێڕاوە. بەشداربووان ڕایانگەیاند نۆرۆز هێمای یەکگرتووی و بەرخۆدانی گەلی کوردە و ئەمساڵ شکۆدارتر لە ساڵانی ڕابردوو بەڕێوەچووە. بەشداری هەزاران کەس لە ڕێڕسمەکانی نۆرۆز لە بۆکان و مەهاباد ڕۆژی دووشەممە 27 ڕەشەمەی 1403 هەزاران ژن و پیاو بەشداری مەراسمەکانی نۆرۆز لە ناوچەی کۆسەکەرێزی مەهاباد و کانی ڕەشی بۆکان بوون. بەپێ راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ، ژنان و پیاوانی ئازادیخواز بە لەبەرکردنی جلوبەرگی کوردی پێشوازیان لە دایکانی دادخوازی شۆڕشی ژینا کردووە و بە وتنەوەی دروشم لە دۆر ئاگری سەرکەوتندا هەڵپەڕیون. بەڕێوەچوونی ڕۆڕسمی نۆرۆز لە شارەکانی شنۆ، پیرانشار و سەردەشت هەزاران ژن و پیاوی ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە شارەکانی شنۆ، پیرانشار و سەردەشت ڕۆژی دووشەممە 27 ڕەشەمەی 1403 بەشداری مەراسمەکانی نۆرۆز بوون. بە پێو وێنانێ بەدەستمان گەیشتووە ژنان و پیاوانی یەکسانی خواز بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردی ئاگری نۆرۆزیان لە لاجانی پیرانشار، شیواشانی سەردەشت و ئاڵیاوەی شنۆ داگیرساندووە و لەگەڵ موسیقا سەما و خۆشیان دەربڕیوە. کۆبوونەوەی خانشینکراوانی مۆخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە 27 ڕەشەمەی 1403 خانشینکراوانی مۆخابرات لە ژمارەیەک لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بەپێ راپۆرسەکان خانشینکراوانی مۆخابرات لە شارەکانی سنە، مەریوان، بیجار، تەورێز، ڕاشت، بەندەرعەباس و چەند شاری دیکە لە ئەزبایەغناتانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفچەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە. خانشینکراوان با وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، پێدانی مەزایە بڕاوەکان، هاوسانسازی حەقدەست و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. چالاکی منداڵانی سەقز بە بۆنەی هاتنی نەورۆز ڕۆژی دووشەممە 27 ڕەشەمە ئاکادێمیای موزیکی منداڵانی هۆرەی سەقز لە چالاکیەکدا بە بۆنەی هاتنی نۆرۆز چەند بەرهەمی بڵاو کردەوە. بە پێوە گرتە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە منداڵانی سەقز هاوکات لەگەڵ ژەنینی گیتار پێکەوە گۆرانیان وتوەتەوە. بڵاوبوونەوەی ئەو کلیپە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن خەڵکەوە پێشوازی لێکراوە و هیوای ساڵێکی پڕ لە شایی و تەندروستیان بۆ خەڵکی کوردستان و ئێران خواستووە. دەست بەسەرکردنی دوو شارۆمەندی دیکە لە شاری شنۆ شەوی شەممە 25 ڕەشەمەی 1403 دوو هاوڵاتی خەڵکی گوندی شاوانەی سەر بە شاری شنۆ بە ناوەکانی مەسعود خزری و سامی خزری لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کران. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری شنۆ بەبێ بەڵگەی قەزایی هەڵیان کوتاوەتە سەر ماڵی ئەو دوو هاوڵاتیە و مەسعود و سامی خزریان بە توند و تیژەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە.
بانکرانی ڕەزا خۆشنەزەر لەلایەن ئیسڵاحاتی بۆکان. ڕۆژی یەکشەممە 26 ڕەشەمەی 1403 ڕەزا خۆشنەزەر هۆنەرمەند و گۆرانیبێژی خەڵکی بۆکان بانکشتی ئێدارەی ئیسڵاحاتی ئەو شارەکرا. بە پێزانیاریەکان ئێدارەی ئیسڵاحاتی بۆکان هەڕەشەی لە ڕەزا خۆشنەزەر کردووە و پاش وەرگرتنی بەڵێننامەی زۆرەملێ بە ناوبراویان ڕاگەیاندووەکە نابێت لە مەراسمەکانی نۆرۆزدا سرودی شۆڕەشگەرانە بڵێتەوە. شایانی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا زیاتر لە 30 چالاکی مەدەنی و هۆنەرمەندی خەڵکی شارە جۆراوجۆرەکانی کوردستان لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە بانکێشت و دەست بەسەر کراون. بەڕێوەچوونی مەراسمی نۆرۆز لە باکوور و ڕۆژاوای کوردستان. ڕۆژی دووشەممە 27 ڕەشەمەی 1403 خەڵکی ئازادیخوازی چەند ناوچە لە باکوور و ڕۆژاوای کوردستان مەراسمی نۆرۆزیان بەڕێوە برد. بەپێ راپۆرسەکان دانیشتوانی شاری تەبقا لە ڕۆژاوای کوردستان ئاگری نۆرۆزیان هەڵکردووە و بە وتنەوەی دروشم جەنایەتەکانی دەوڵەتی تورکیایان لە سووریە بە توندی شەرمەزار کردووە. لەلایەکی دیکەوە ژنان و پیاوانی ئازادیخوازی باکووری کوردستان لە ناوچەکانی سەرحەد و هەزەخ ئاگری نۆرۆزیان داگیرساندووە و لەگەڵ بڵاوکردنی موسیقا سەمایان کردووە. بەشداربووانی ئەو ڕێڕەسمانە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستانیان بە توندی مەحکوم کرد و خوازیاری کارزانەوەی کۆمەڵگای جیهانی بەرامبەر بە جنایەتەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا بوو. کوژرانی پەنابەرێکی ئەفغانستانی بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە بەلوچستان. لە ڕۆژانی ڕابردوودا پەنابەرێکی ئەفغانستانی بە ناوی فەقیر محەممەد بە تەقەی هێزەکانی هەنگی مەرزی کۆماری ئیسلامی لە ناوچەی نیمرۆزی بەلوچستان گیانی لەدەستاوە. بەپێ راپۆرتی کەمپەینی شارەکانی بەلوچ هێزەکانی ڕژیم لە سنووری نیمرۆز بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت کۆمەڵێک پەنابەری ئەفغانستانیان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی هێرشەدا پەنابەرێک بە ناوی فەقیر محەممەد بە سەختی بریندار و بەهۆی نەبوونی ئیمکاناتی پزیشکی گیانی بەخت کردووە. لە سێدارەدانی 6 بەندکراو لە 4 زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی 6 بەندکراو با تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی هەمەدان، نەهاوەند، ڕەشت و بەندەر عەباس جێبەجێ کراوە. بەپێ راپۆرتەکان بەندکراوێک بە ناوی یاسر جەهانبانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی هەمەدانی ئەعدام کراوە. لەلایەکی دیکەوە بەندکراوێک بە ناوی تەحماس کەلانی بە تۆمەتی کوشتنی بانخەز لە زیندانی نەهاوەند لە سێدارەدراوە. هەروەها 3 بەندکراوی ئەفغانستانی بەناوەکانی عەزەتۆڵڵا عەرەب، موعین عەرەب و عەبدولباری جەهانی بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەر لە زیندانی بەندەر عەباس ئەعدام کراون. لە زیندانی لاکانی ڕەشت حکمی ئەعدامی بەندکراوێک بە ناوی فەرامەرز کەیفەری خەڵکی کەنگاوەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەریش جێبەجێ کراوە. مانگرتن لە خواردنی ڕەزا خەندان لە زیندانی ئەڤین. مهراڤە خەندان کچی ڕەزا خەندان و نەسرین ستوودە ڕۆژی دووشەممە 27 ڕەشەمە ڕایگەیاند کە باوکی دژ بە بێبەریبوون لە مافە سەرەتاییەکانی مانی لە خواردن گرتووە. بە وتەی مهراڤە خەندان بەرپرسانی زیندانی ئەڤین بە بیانوی ڕەشاونەکردنی یاسای حیجابی ئیجباری ڕێگەیان لە چاوپێکەوتنی نەسرین ستوودە لەگەڵ ڕەزا خەندان گرتووە. پێشتریش هێزانیەکانی زیندان نیما کوڕی ڕەزا خەندانیان لە پێشچاوی باوکی ئەشکەنجە و ئازاردا بوو. ڕەزا خەندان دژ بە هەڵسوکەوتی وەحشیانەی مامورانی ڕژیممانی لە خواردن گرتووە و ڕایگەیاندووەکە تا ئەو کاتەی داواکاریەکانی جێبەجێ دەکرێت درێژە بە مانگرتنەدات. دووە هەواڵ درێژەی کۆمەڵکوژی عەلەوی و مەسیحیەکانی سووریا لە حکوومەتەکەی جەولانی. بەپێ ئەو ڤیدۆیانەی لەلایەن ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بڵاوکراوەتەوە، چەکدارانی تەحریرولشام ژمارەیەکی دیکە لە شارۆمەندانی عەلەوی مەسیحیان لە سووریا کۆمەڵکۆش کردووە. بە پێزانیاریەکان خێزانێکی مەسیحی بە ژن و منداڵەوە لەلایەن چەکدارانی تەحریرولشام
لە شاری بانیاز کۆمەڵکوژ کراون. هەروەها تێرۆریستانی حکوومەتەکەی جۆلانی کۆمەڵێک شارۆمەندی عەلەویان لەسەر شەقامەکانی لازەخیە بە شێوێکی وەحشیانە ئەشکەنجە و دوواجار بە چەقەی ڕاستەوخۆ کوشتووە. شایانی باسەکە کۆمەڵکوژکردنی عەلەویەکان کاردانەوەی کۆمەلگای جیهانی بەدوای خۆیدا هێناوە و لە ڕۆژانی ڕابردوودا هەزاران کەس لە وڵاتەکانی ئەڵمان، دەنمارک، هۆلەند و کەنەدا دژ بە دەوڵەتی نوێی سووریا خۆپێشاندانیان کردووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.